هەندێکمان ڕەزیل و چروکین بەخیلین لە سەلامکردندا. سبحان الله، لە کاتێکە پارەی تێ ناچێ زمانمان ئەگرینەوە سەلام لە خەڵکی ناکەین. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح الجامع الصغيرة ئەفەرمێ إن أبخل الناس من بخل بالسلام. بەخیلترین و ڕەزیلترین کەس ئەو کەسەیە لە سەلامکردنە ڕەزیلی بکات. لە هەموو کەسێ ڕەزیلترە، تەنیا ڕەزیلی لە ماڵ و سەرەوت و سامن بەخشینە نییە. سەلام ناکە، لە جاتی سەلام تەماشا دەکەی چۆن و چاکی دەکە. فڵان کەس چۆنی؟ برا دوای ئەوەی وتە سەلام عەلەیک، خوا دە خێر بۆ نووسێ. بڵێ ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله، خوا بیست خێر بۆ نووسێ. دەی بڵێ سەلام عەلەیکم با دە خێرە دەستکەوێ. چونکە لە حەدیثی صحیح داهاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یەک چاکەی هەبێ خوا لێ قبوڵ کردی ئەڕاتە بەهەشتەوە. بۆیە دە چاکە بەکەم مەزانە. سەلام عەلەیکم فڵان کەس چۆنی باشی ئەمجا دەست پێ بکە. بەخیلی مەکە لە سەلامدا. بە حساب مسەقەفە ڕۆشنبیرە جەماعەت چۆنن؟ ئەی بۆ ناڵێ سەلام عەلەیک. بێدینێک شانازی بە بێدینی خۆی وە دەکات، تۆ پێت شەرمە سەلام بکەی کە ناوێک لە ناوەکانی خوای گەورە ئەسەلام. بەخیل مەبە، ڕەزیل مەبە لە بەخشینی سەلامکردندا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە دەڕۆیتەوە بۆ ناو ماڵ و مناڵی خۆت، لە حەدیث صحیح داهاتوە کاتێک کە سەلام لە ماڵ و مناڵی خۆت دەکەی، والله خوای گەورە هەمووی دەکاتە خێر و بەرەکەت بۆ ماڵت. هەموو نوێژێکی جەماعەت کە ئەڕۆیتەوە بۆ ماڵ، نوێژەکە لە مزگەوتەکە یا لە بازاڕی ڕۆیشتەوە سەلام عەلەیکم، سەلام لە مناڵەکان بکە، لە خێزان مناڵەکانت، ڕەزیلی تیا مەکە. والله خێر و بەرەکەتێکە بۆ ئەو ماڵی تۆ ئینشاءالله، وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم. بەڵام هەندێکمان دەڕۆینەوە بۆ ماڵ لە جاتی سەلام گوێ نەدەین، لە جاتی سەلام سوکایەتی بە ماڵ و مناڵی خۆمان دەکەین. دەی سەلامی بکە لە ماڵ و مناڵی خۆت، بڵێ سەلامی خواتان لەسەر بێ، خوا لێتان ڕازی بێ، واتە خوا غەزەبتان لێ نەگرێ. هیچ ڕەزیلی تیا مەکە، چونکە ئەو کەسەی سەلام ناکا لە خەڵکی بەخیل و ڕەزیلە، چروکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قسەی من نییە. بۆیە لە سەلامکردندا بەخیلی مەکە.